بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بەدیدارتان شاد بووینەوە لە زنجیرە باسی ئاگادار بە زنجیرە باسێکە لە خزمەت ئاەتەکانی قورئاندا فێری وانەکانی دین و ژینمان دەکا. وتاری ڕابردوو لە خزمەت سوورەتی ئەننەحل ئاەتی 78 بووین کە خوای پەروەردگار لەو ئاەتە مبارەکەدا دەفەرمێ: والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا وجعل لكم السمع والأبصار والأفئدة لعلكم تشكرون. الله سبحانه وتعالى ئێوەی هێناوەتە بوون لەسکی دایکتاندا دەری هێناون. تەنها بە ئەڵڵا دەکرێت سبحانه وتعالى ئەم مناڵە لە ناو سێ پەردەی تاریکدا فی ظولمات ثلاث ئەم بوونەوەرە زیندووە بەڕێزان بیری لێ بکەوە. باوەڕتان هەبێ پێم سەیرە ئینسان کافر بێ، واللهی ئەوە ئەم هیدایەتە بەرەکەتی خوایە کە بە ئێمەی بەخشیوە، یا ڕەبی خوا بیخاتە دڵ و دەرونی ئەو بێ باوەڕانەشەوە بەس خوای گەورە پەردەی چاویان بکاتەوە ئەمە ببینن. ئەم زیندەوەرە، ئەم زیندووە لە ناو سکی ئەم دایکەدا لە ناو سێ پەردەی تاریکدا دێو دەچێ و 9 مانگ بەڕێ دەکا. دواتر وەکو لە وتاری ڕابردوودا بۆم باسکردن، هێواش ڕەحمی ئافرەت دەکرێتەوە بۆی ئەم مناڵە بە ئاسانی لە دایک بێ، بۆ ئەوەی فڕی نەدا و سەری بەر دیوارێک بەر زەویەکە بکەوێ و تووشی شکست بێ، تووشی شەلەل بێ. والله أخرجكم، ئەوە بەس بە ذاتی الله سبحانه وتعالى دەکرێ کە ئێوەی لەسکی دایکتانەوە هێنایە سەر زەوی لا تعلمون شيئا، هیچ شتێکتان نەدەزانی. وجعل لكم السمع والأبصار والأفئدة، سێشتی پێبەخشین بۆ ئەوەی کەوا ژیانی ئەم سەر زەویەتان ئاوەدان بێ، خۆشگوزەران بێ، بۆ ئەوەی کەوا لە دینەکەی خوای پەروەردگار لە قورئان و سوننە حاڵی ببن، لە ڕێبازی سەلەفی ساڵحی ئەم ئومەتە بەهرەمەند بن، لە ئەزموونی ژیانی گەلان ڕامێنن، سەرنجامی زاڵمان ببینن، سەرنجامی ستەمکاران ببینن، عەقڵ و هۆشتان بخەنە کار. ئەزموون ساڵانێک لە تەمەنت تێدەپەڕێ، ئەم عەقڵت بکەیتەوە، ئەم دڵت بخەیتە کار، ئەزموونی ژیان وەرگری. ئەمڕۆت فەرقی هەبێ لەگەڵ دوێنێ، ئەم ساڵت فەرقی هەبێ لەگەڵ ساڵی پێشووت. وجعل لكم السمع والأبصار والأفئدة، پەروەردگار گوێ و چاوەکان و دڵ و هۆش و بیر و دڵەکانی پێبەخشیون لعلكم تشكرون، ئامانج ئەوەیە شکرانە بژێری پەروەردگار بن بەم خەڵاتانەی خوای پەروەردگار. بۆ تەواوکردنی وتاری ڕابردوو باسمان کرد بۆچی السمع الأبصار الأفئدة بەیەکەوە هاتوون. خاڵیەکەم باسمان کرد لە وتاری ڕابردوودا و بیری جەنابتانی لێخەمەوە، ئێوەی بینەران و بیسەرانی زۆر بەڕێز و ئازیز مسلمانانی خۆشەویست. السمع بەتاک هاتووە لە قورئاندا، لەبەرەوە بەتاک هاتووە تۆ کاتێک کە گوێ دەگری، گوێ وای پێخۆشە تەنها گوێی لە قسەیەک بێ، تەنها ئەو کەسێک کە قسە دەکا قسەکەرە یەک کەس بێ. بۆیە زۆر ئاسوودەیە کاتێک کە دەنگێکی هێمنی جوان لە فزشیرین دەبیستێ، گوێ خۆشحاڵ دەبێ. ئەمەش یەکێکە لە بەڵگەکانی بوونی خوای پەروەردگار. نەعوذ بالله، خوا پەنامان دەی، خوا هیدایەتی ئەوانەش بدا. بێدینێک دەڵێ باشە خوایە کە نایبینی چۆن هەیە؟ دەی عەزیزەکەم پێم بڵێ هاها گوێت چێش دەبینێت، دەنگێکی خۆش دەبیستێت، چەنی پێخۆشە. کوردەواری خۆمان ئەڵێ گوێی بۆ کلۆر کردووە، یعنی زۆر تامەزرۆیەتی. ئاتخوا پێم بڵێ گوێ وەکو زمانی ژنیە، خۆ خواردنی نەخواردەوە، باشە ئەم چێژەی چۆن بینی، ئەم چێژە چۆنە؟ وەرە بەس پێم بڵێ. بەخوا کەس نازانێت چۆنە، بەڵام هەیە. ئەرە وەڵڵا هەیە، هیچ کەسێک هەیە ئینکاری لەوە بکە. دەی ئەمە خۆ هیچ لەبەر چاو نییە، بە هیچ هەستەوەرێک هەستی پێ ناکرێ کە گوێ چێژی بینیوە لەو دەنگە خۆشە. ئەی خوای پەروەردگار ئەم هەموو خالق ئەرز و ئاسمانە، یعنی بەڵگە نییە لەسەرەوەی کە پەروەردگار ئەمەی دروست کردووە و ئەمە خوای تاکو تەنها دروستی کردووە، بە دڵنیاییەوە بەڵێ. جا گوێ عەرزم کردن بۆیە بە تاکاتەوە یەک داکە دەنگ دەبیستێ، یەک داکە دەنگ دەبیستێ و بە یەکیان خۆشحاڵە. بۆیە کاتێک کە لە مەجلیسێکە 2 کەس 3 کەس سەر بە یەکەوە دەنێن، دوان سیانێکی تر لەوێ ئەبێتە پێ ئەڵێن غەڵبەغەڵب،
کە چیتە بازار و دەیتەوە هەز بە ماندووبوون دەکەی بۆ ئەڵەن ژاوەژاوی بازار، ینی گەورەتر بووە، گوێیەکانت ناڕەحەتن ماندوو بووی، ئەڵێ نازانم گوێ حەزی لێ گوێلەوە بگرێ گوێلەوە بگرێ سەری لێ دەشێوێ یەکسەر سەرت قورس دەبێ. بۆیە مەدیسێک کە دەنگەدەنگی تێدا بێ خۆش نییە، لە ئیسلامدا دەبێ مڕعاتی مەدیس بکەی با گوێیەکان یەک دەنگ ببیستن، یەک قسە کەرمان هەبێ ئەوانی تر گوێگر بن. و لە بازارە چەند جوانە ئینسان بە ئاستی خۆی هەوڵی بێدەنگی بازار بدە، چونکە هەر ئەو قسانەی من و تۆن کاتێک کە لە شوێنێکی بەرزەوە لەسەر بینایەکی بەرزەوە لە بورجێکەوە دیقەتی بازار بدە، ئەمجا ئەزانی ئەو شارە گەورە چ ژاوەژاوێکی تێدایە. وەیە منیش و بەڕێزی شتاقیمان کردوتەوە کاتێک کە لە بازار دێیتەوە زۆر ماندووی، بەڕێزان خۆ لە وەرزشکردن و گەڕانی پێیاندا زیاتر ماندوو بووی. خۆ زۆر جار کەسێک یاریکارە لە ناو ساحەیەکە زیاتر ڕای کردووە کەچی بە ئەندازەی ئەو 2 سەعاتەی بازار ماندوونی ئەزانی هیچیە مێشکت ماندوو بووە، ئەوەندە ژاوەژاو چۆتە مێشکتەوە کە دەیتەوە بە تایبەت خوشکان کە لاوااسترن لە ڕووی جەستەیەوە لە پیاوان یەکسە فەقیرە دەکەوێت ئەڵێ ئای کە ماندووم. ئەوە هی ئەوە نییە هەندێک بە پێ ڕۆیشتووە، هی ئەوە نیە چەند علاگەیەشتی کە قورسایەکی ئەو تۆشیان نییە، ئەوە ئێرە ماندووە. بۆیە خوا فەرمووی ئەسەمع بەتاک، بەڵام ئەبصار وانە بینینەکان با ڕەنگاوڕەنگ بن، با دنیا ڕەنگاوڕەنگ بێ. ئەبصار خوا بە کۆ هێنای، دەزانی چ دنیایەک جوانەکە یەک ڕەنگی تێدا نییە. ئەوانی کە دیکتاتۆرن بۆیە ناشیرنن، هاوشەی دیکتاتۆری، ئەو حیزبانی دیکتاتۆریشن پێیان خۆش نییە پێیان بڵێ دیکتاتۆر، هەبوو پێ قەڵسن. هیچ مرۆڤێک پێی خۆش نییە بڵێ دیکتاتۆر، ئەڵێن دادپەروەر بیخۆشە. هەموو دیکتاتۆرەکانی دنیا خەڵکیان ئیعدام کردووە لەسەرەوەی کە پێیان وتراوە دیکتاتۆر. یەکاکی دیکتاتۆر خۆی دەزانێت دیکتاتۆرە، حیزبی دیکتاتۆر خۆی ئەزانی دیکتاتۆرە، کەچی خەڵک دەکاتە سجنەوە، خەڵک ئیعدام دەکات لەسەرەوەی پێوتۆ دیکتاتۆر. ئەزانی بۆ دیکتاتۆر ناشرینە هی ئەوەیە تەنها یەک ڕەنگە. بەڵام وڵاتی فرەجەمسەر فرە ڕەنگ فرە دەنگ چاو پێی گەشاوەیە، وەکو چۆن ئێستا جەنابەت خۆی پەروەردگار کە بەهاری دروست کردووە ئەنواع ڕەنگی تێدایە، هێشتا پەڵەی بەفری سپی چیاکان، هێستا قەتپاڵی چیاکان، هێستا سەوزەگیای بەهاری، ئەنواعی گوڵاڵە سوورە، گوڵە زەردەکان، گوڵە سپیەکان، گوڵە پەمەیەکان، گوڵە مۆرەکان، هەمووی نابینی. بۆیە هەست بە مرتاحی دەکەی، بۆیە چاو دەگەشێتەوە. ئەگە دەتەوێت چاوت پارێزرا بێ کە کتێبت خوێندەوە سعاتێک کتێبت خوێندەوە 5 دقە سەرت هەڵبڕە بڕوانە بۆ شوێنێکی دوور، بڕوانە بۆ باخچەی ماڵەکەت، ئەویش بە چ شەرتێک ئەنواع ڕەنگ و گوڵ و گوڵزاری تێدا بێت. دکتۆرەکان دەڵێن یەکسەر چاوت یەکسەوە خۆی لێدێتەوە، تووشی چاوکزی و چاو زەعیفی نابی، ئەوە بۆ هەمومان دەرسە. بۆیە خوا فەرمووی ئەلەبسار، چاو بەبینینی زۆر ڕەنگ خۆشحاڵ دەبێ، بەڵام گوێ بەبیستنی یەک دەنگ، بەس کەلامی خوا ببیستە، بەس فەرمانی پەروەردگار ببیستە، بەڵام لەسەر زەویدا بڕیار مەدە بەس من هەبم. بۆیە کاتێ پێغەمبەر صلی الله علیه وسلم حکومڕانی یەکەم و دەسەڵاتداری یەکەمی مەدینە بوو، بڕیاری نەدا بەس بۆ خۆی هەبێ. چاو لێ ئەم قورئانە ئێمە چەند وردە تەواوی سیاسەتی دنیا لەم ئاەتەدا بۆ کۆ دەکاتەوە کە کاتێک خەڵک لە قورئان حاڵی نابێ کاکە تۆ وشە بە وشە کردوتە بە کوردی عەزیزم، بۆیە لێ حاڵی نەبووی. خوا دەفەرمێ ئەلەبسار، پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم ئاەتە حاڵی بوو، بۆیە فەرمووی دەبێ مەدینە فرە ڕەنگ بێ، ئاڕا بێ، ئاڵا بێ، ئاڕا و ئاڵای هەموو خەڵک ئازاد بێ. یەهود ئێوە هەر بەیەکەوە ئیدارە ناکەن، 3 ئاڵاتان هەیە بۆ خۆتان ئازاد بن. منافق تۆ حەد کەسێک ناتکوژێ، ئەو کەسانی کەوا مشریکن کەس ناتان کوژێ، ئەو کۆمەڵە مەسیحی ئاڵای خۆتان هەبێ، هەمووشتان لەژێر چەترەکەی ئیسلام و دەوڵەتی مەدینەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئەو پەڕی ئازادی و مەدینە دەوڵەتی مەدەنی بوو، دەوڵەتێکی ئازادی فرە ڕەنگی فرە دەنگ، یەکەم تەسیسی دەوڵەتی مەدەنی لە دنیادا پێغەمبەر صلی الله علیه وسلم کردی. ئەلەبسار، ئەو خەڵکانی سیاسەت مەدارن، تەنها ڕەنگی خۆتان فەرز مەکەن بەسەر خەڵکە، با تەواوی ڕەنگەکان هەبن، با تەواوی دەنگەکان هەبن. وەلئەفئیدە دەفەرمێت دڵەکان، دڵ و بیر و هۆشەکان، بۆیە بەکۆهێنای چونکە دڵ لە یەک وەختا توانای بیرکردنەوەی زۆری هەیە بەڕێزان، توانای بیرکردنەوەی زۆری هەیە. ئێستا عەرزم کردن لە وتای ڕابردوودا جەناب شۆفێری دەکەی، دەستت بە سوکانەکەیەوەیە، چاوێک لەسەر ئاوێنەی ناوڕاستت، چاوێک لەسەر ئاوێنەکانە، کەچی لەو کاتەشە جاریەوە ئەزانی لە زانکۆی، وا ئازانی وتارە دەی، وا ئازانی پارە دەژمێری، وا ئازانی لە بازاڕی، هاها لە ماوەی باوەڕتان هەبێت خولەکێکە لەوانەیە دەبیرکردنەوەت بۆ هاتبێ، بیر لای ماڵەوەی، بیر لای هاوسەر و منداڵەکانتە، هەمووی دێ و هەمووشی ناڕەحەتی ژنی، فریای هەمووانیش دەکەوی، بۆیە ئەفئیدەش بەکۆ هاتووە. بەڵام جێگەی سەرنجە کە قورئانتان خوێندەوە، ئێستا ئێمە لە مانگی قورئاندا، مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان بە قورئانەکەەوە خۆشە،
ئەم قورئانە دەبێت لێ ورد بێەوە، ئەبێت تەماشایکەی نەزان دەڵێ غەڵەتی تێدایە، زانە ئەم جاسوودەی شکر بۆ ئەڵڵا دەبا کە ئەم قورئانی بەدیاری بۆ ناردووە، چونکە تێیەگە ئەی لە قورئانە ئاەتێکی کەمان هەیە دەفەرمێت لە سوورەتی الإسراء إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. بەڵام ئێستا خوێندەوارێک دێ دەڵێ ئەی مامۆستا ئەوە لەوێدا سەمع بەتاکات بەڵام ئەبصار و ئەفئیدە بە کۆ هاتن، ئەی باشە هەمان وشە سەمع و بەسەر و فواد، جا سوبحان الله ئەم سیلسیلەیە نابێت لە قورئانە تێکچێ، ئەبێ بە دوو یەکا بێت. ئەی باشە سەمع تاکە، بەسەر هەر تاکە، فوادیش هەر تاکە. ئەی بۆ ئەوە قورئان هەردووشیانی وەکو یەک نێهێنان، ئەی بۆ لە ژنەی فەرموو إن السمع والأبصار والأفئدة، ئەی بۆ کردیەوە بە بەسەر و بە فواد. ئێمە جێی پرسیارە خۆ خەڵک ئەگەر بۆ سوکایەتی نەبن نەعوذ بالله بەدینی خوا بۆەوەی موسڵمانان گومڕانەکە مافی خۆیەتی پرسیار بکە و دەبێ وەڵامیش بدرێتەوە. ئێستا یەکێ پرسیاری کرد، باشە بۆ لەو ئاەتی پێشوو داوا بوو لە سوورەتی النەحل ولا لئیسراء داوایە، لێرەدا سەمع بەتاکە، بەسەر بەتاکە، فواد بەتاکە. بەڕێزان لێرەدا بۆیە بە تاکاتون باسی مەسئولیەتە، مەسئولە، باسی مەسئولیەتە کە باسی مەسئولیەت هاتە پێشەوە، یعنی لە دنیا و قیامەتە تۆ بەرپرسیاری و ئاگاد لە خۆت بێ، ئاگاد لە خۆت بێ لەبارەی چیەوە؟ لەبارەی یەکەمان ئەسسەمع. خوا دەفەرمێ بەتاک تەنها ئەو بۆیە بەتاکێنای تەنها ئەوەی بە گوێی خۆت بیستوتە بڕوای پێ بکە، چونکە ئین جاءەکم فاسقٌ بنەبەئین فتەبەیەنوا. ئەها قورئان هەمووی تەواوکەری یەکترە بەڕێزان. ئەوەی بە گوێی خۆت بیستت بڕوای پێ بکە، کوردەواریش دەڵێن ئەوەی بە گوێی خۆت نەدبیست بێ وا بزانن نەبووە. بۆ شتی ئاسان ناڵێم. ئێستا کەسێ دڵێ ئەرێ ئەو مۆلیدەیە ئیش دەکات وڵێ بەڵێ، جاوە هەر کەسێ مناڵێکیش بڵێ دەتوانی بڕوای پێ بکەی. ئەڵێن ئەرێ موچەکەی حکومەتی هەرێم کە بە 3 مانگ جارێک دەدرێ هەیە، وتیان بەڵێ، چونکە 50 جار لە شاشەی تەلەڤیزیۆنی نووسێتی موژدە و بە پەلە و بەڵێ و ئەلحەمدولیلا و هەنووکە و ئەو موچەکە هاتەوە بلار کەسێکی پرسی بڕوای پێ بکە. بەڵام ئین جاءەکم فاسق بنەبەئین، کەسێ نەبەئی بۆ هێنای، ئەها چەند گرنگە. بە گوێی خۆت یەک شتت گوێ لێ نەبووە، بەڵام دەنگ و باسێکیان بۆ هێنای نەبەئە، بەڕاستی گرنگ و خەتەرە پەیوەندی هەیە بە چیتەوە؟ بە چارەنووسەوە. هەواڵە ئاساییەکە نییە. چارەنووسی دنیا و قیامەتت بەم هەواڵەوە بەندە، ئەگەر ڕاست بێ ئەگە هەڵە بێ، پەیوەستە بە ژیانتەوە، پەیوەستە بە خێزانەکەتەوە. خوا نەخواستە لەبارەی خێزانتەوە کەسێکی خراپەکاری فاسقی لادین هەواڵێکی بۆ هێنای، وتی خێزانت دوای وتۆ خۆ تۆ هیچ لە خێزانت نەبیستووە، وتت قسەیەکی ئاوای بەرامبەر کردی و توێتی ئەو پیاوەم هەر خۆش ناوێ. ئەمە پەیوەندی بە ژیانی هاوسەریتانەوە هەیە، پەیوەندی بە منداڵەکانتەوە، وتی کچەکە وای کردووە. لەبارەی کەسێکەوە قسەی کرد، وتی ئەزانی فڵان کەس کوفری کردووە، فڵان مامۆستا لە وتارێکا کوفرێکی کردووە، تۆ بە خۆ گوێ لە هیچ نەبووە، گوێ لەو ڤیدۆیە نەبووە و لێ نەبیستووە و نەیوتوە وام کردووە. ئەگە بڕوا بکەی تۆ گەورەترین زەربەت داوەڵی مامۆستایەکی فڵان کەس کافر بووە، دیارە فتوای کوفری داوە. ئەمە نەبەئە. خوا دەفەرمێت فتەبەیەنوا، بڕوا مەکە، من گوێم لێ نەبووە بەخوا، بە گوێی خۆم ئەو شتانەم نەبیستووە، ئەچم وردە بمەوە، بەڵگە و شاهید بینینی خۆم، بڕوا پێکراوان، یاسا و دادگای شەرعی ئەوانە دەگرمە بەر. بۆیە خوا بە تاک هێنای ئەسسەمع، ئاگال لە گوێی خۆت بێ. بەخوا من بەرامبەر بە گوێی تۆ بەرپرسیار نیم لە قیامەتە لە حزوری خوادا، کاتێککە من ئەو دەنگەم بڵاو نەکردبێتەوە، بەڵام بەرپرسیارم لە گوێی خۆم بۆ گوێم لێگرتووە، خۆم بەرپرسیارم لە گوێی خۆم، با ئاگام لە گوێی خۆم بێ، ئەمجا نەسیحەتی گوێی تۆکەم کە چاکەی پێ بیستی و لە خراپە بە دووریکەی. دووەمیان ئەلبەسەر، بە تا کاتووە، یعنی تەنها بڕوا بە چاوی خۆت بکە، ئەوەی بە چاوی خۆت نەدبینی بێ بڕوای پێ مەکە، چاوی خەڵک مەکە بە پارێزەری خۆت و بە مەحامی خۆت و لە جاتی تۆ ببینێ. ئەها لە بوختاندا ئەگەر 3 کەس 3 پیاو وتیان فڵان کەس و فڵان کەس، فڵان پیاوە و فڵان ئافرەت، فڵان کوڕە و فڵان کچەمان بە ڕوت و قوتی بینیون ئەندامی زاوزەیان لە ناو یەکا بووە، ئەوە ئەبێ بەو سەراحەتە بیڵێن، نەکا بڵێ بینیمان باوەشیان بە یەکا کرد بوو، دەمیان لە ناو دەمی یەکا بوو، نەک بڵێ وەڵا بینیمان بە ڕووتی بە یەکەوە خەوت بوون، ئەوە نابێ پەزینە، ئەبێ بیڵە دوو لە ڕووجان جەنابتان بمبورن، لەفزەکەی شەریعەت ئاوایە، ئەبێ ئەندامی زاوزیانم بە چاوی خۆم بینی بە ڕووتی لە ناو یەکا بوو، ئەبێ ئاوا بیڵێ. 3 کەس شاهیدیاندا نەبوو بوون بە 4، تۆش لە ماڵەوە بەس ئەوەندە کوتت کوڕە وەڵڵاهی باوەڕ ناکەم 3 پیاوی بەڕێزی ئاوا چیان داوە لەوەی شاهیدی وا بدەن، تۆ هیچت بینیوە؟ ئەگە حاکم بانگی کردی نەوەڵڵا، ئەگە حاکمیش بانگی نەکردی خۆخوا ئاگای لێیە، تۆ بە چاوی خۆت بینیت لەگەڵ ئەواندا کە ئەو ژن و پیاوە جوود بوون و ئەندامی زاوزیان لە ناو یەکا بوون، نەوەڵڵا نەمبینیوە، تۆ دەبێ ئەو سیانە چونکە نەبوون بە 4 شایدێکی 80 داریان لە پشت دەدرێ،
خۆ تۆش نەکتۆ وایە تۆڵی ئەبێ ئەوان درۆ بکەن وەڵای باوەڕ ناکەم ئەو سێ شایدە درۆ بکەن کەواتە تەصدیقی ئەو سێ شایدە فاسقت کرد دەبێت تۆش بوختانچی بەڕێزان ئەو زۆر خەتەرە خوا فەرمووی ئەلبەسەر کاکە ئەم چاوە گاڵتە نییە ئاگادار بە ئەوەی بە چاوی خۆت نەتبینی بێ حتا ئەمڕۆ پێتان دەڵێ موسڵمانان ئاگادار بە ئەوەی بە چاوی خۆشت بینی بڕوامەکە چونکە ئێستام تەکنەلۆژیای ئەم موبایلە وەڵا بابەجیان پێتان دەڵێم ئەزیزانی خۆ موسڵمانان کوڕە مانگی ڕەمەزانە ئەم زنجیرە باسی ئاگادار بە زۆر گرنگە دەرز بە دەرز دەرسی ژیان وەردەگرین لە خزمەت قورئانەکەیە باوەڕتان هەبێ ئەوەی بە گوێی خۆشت بیستت منەوە خۆم بڕوای پێ ناکەم وتیانەوە فڵان کەسە باسی شتێک دەکا لەوە ئەچێت دەیان خەڵکی زانا لە موبایل و کە من و تۆ لێی نازانین دەنگی فڵان کەس بەرێتە سەر دەنگی فڵان کەس بەگوێی خۆت بیستوتە بەڵام باوەڕ کە ڕەن بێ دەنگی ئەو نەبێ ئەم من دەشتی وا داهاتووە دوو وێ نەتبینی فڵان کەس دەستی لە ملی ئافرەتێکە بڕواتان هەبێ ئەم فۆتۆشۆفە شۆپە نازام چی پێ دەڵێن شتی وا دروست دەکەن تۆ بە چاوی خۆت دەیبینی کوڕە وەڵڵە ڕاستەوە مڵام وێنەی فڵان کەس دەستی لە مەلام فڵان ئافرەتایە بەس وەڵڵە داماوە فەقیرە سوێن دەخوا بە عمری خۆی ئافرەتەی نەدیوە بەس بە ئەوی کە لە ناوی بەرن کەواتە بڕوا بە چاوی خۆشت مەکە ئەمڕۆ لەسەر تەکنۆلۆژیا ئەوانە مەگەر ئاو بەم چاوەزەقانەی خۆمان ببینین کە دنیا ڕوونی پێدەبینی وە نەبە گوێیەکانیش وتیان ئەمە دەنگی فڵان کەسە گوێ لێ بگرە خوا بمان پارێزی ئاگال لە خۆت بێ بانەی بە بوختانچی با تۆش نەکەوێ ئەو تۆڕەوە کە دایانەوێ فڵان کەس بشکێنن لە پێناوی هیچە جا من حەقم چێ بەسەرەوە خۆی خوا لە قیامەتە لێپرسینەوەم لەگەڵ ناکات دەردی ئەم میلەتە بە ڕێزان بەس بەوە چارەسەر دەکرێ بیری قیامەت بەس یەکێک لە ئێمە بیر لەوە بکاتەوە کاکە من لە قیامەتە خوا خۆم ڕادەگرێ وەڵڵاهی لەسەر کردەوەکانی تۆ محاسەبەم ناکە مەگەر کەسێک بم حاکمی وڵات بم بانکخواز و مامۆستای مزگەوت بم بە زمان یان کەسێکی ڕێز عەشیرەت و دەسەڵاتدار بم بێم دەستت بگرم بەڵام کاتێک کە من هیچم بەرامبەر بە تۆ پێ ناکرد یان تۆ ناناسم خوا لە قیامەتە لێم ناپرسێتەوە فڵان کەس بۆ وای کرد بەڵام لێم دەپرسێتەوە بۆ لەبارەی تۆ قسەم کرد و ئامۆژگاریم نەکردی کە دەستی ئامۆژگاری و زمانی ئامۆژگاری منیە و ناتوانم تەرکی گوناهت پێ بکەم هەلانی کەم با دەمی خۆم بگرم با چاوی خۆم بگرم با گوێەکانی خۆم بگرم وریای خۆتان بن ئەمجا بەڕێزان ئەمە زۆر گرنگە ئەلبەسەر بە تاکێنەی لە ئاەتەکەدا یعنی پێمان دەڵێت چاوت هەیە عەیبە عەیب کوڕە میلەتی موسڵمان دەجارتان پێڵم عەیبە عەیب ئینسان چاوی زل و زیندوو بێ خەڵک پێت بڵێ ئەوە ڕەشە ئەوە سپیە وەکو حیزبیەکان من ڕێزم هەیە بۆ هەموو تاکێکی حیزب لە حەد لایەنێکی نەتەوەیی بێ ئیسلامی بێ هەر بارودۆخێکە هەر بیر و ڕایەکی هەیە خەڵک خۆی ئازادە و لە قیامەتی خۆی بەرپرسە و بەرامبەر بە پاک و پیسی حیزبەکەی خۆی نەتەوەکەی خۆی خوالی دەپرسێتەوە من وەکو خۆمان وەکو مینبەری ئەم مزگەوتە وەکو ئەم بەرنمەیە قەت شعوری کەس بریندار ناکەین بەڵام بەڕاستی عەیبە ئینسان چاوی زەق ببینێ بەڵام نەزانێ ئەوە ڕەشە ئەوە سپیە ئێستای وامان هەیە بەداخەوە ئەزانێ ئەم مێزە سپیە کەچی ئەگەر مەسوولی حیزبەکەی بڵێ ئەمە ڕەشە لە وەڵڵا قوربان ڕەشە وەرە بابە تۆ دەبینی سپیە ئەڵێ ناوەڵڵا ما دیارم چای من درۆ دەکات چای من هیچ نییە یخۆ چاوی تۆ تەنەکە نییە چاوی تۆ سناعی نیە برام خوا چاوی داوێ ئەلبەسەر چاوی خۆت مەگرە ئەڵێن بابەوە ڕەش و پیسە ئەڵێ پیسە لەن ناوەڵڵا کاکە ئەوڵی بەفی سپیە ئەڵێ وەڵڵا ڕاست دەکەی دیارە من بە هەڵا بچووم چاولی حیزبەتی وا چەند بۆ گەنە تۆ چاوەکانت لە دەستدا بریا نابینا بوویتە نابینا ڕێزیەیە لای خۆ بەڵام تۆ عقوبەباری لای خوا نابینا بەهەشتی خوا بەدەست دێنە چونکە خوا چاوی لێ وەرگرتوێتەوە ئەبێ هەمومان ڕێزی لێ بگرین هەمومان دەستەکانی ماچکەین هەمومان دەستی بە حرمەتەوە بگرین لە خزمەتی دابین بەڵام تۆ خۆت نابینا کردو تۆ لەسەر ئەو خۆ کوێرکردنە دەچێت جەهەنەم قڕ بە سەرت کە چاوت ڕەش و سپی دەبینێ کەچی بە قسەی بەرپرسێکە دەڵێ نەخێر ئەمە بەعەکسەوە ئەمە سپیە ڕەشە ئەم ڕەشە سپیە تۆ دەبێ میلەت نەفرەتت لێ بکات تۆ دەبێ خەڵک ڕێزت لێ نەگرێ چونکە سوکایەتیت بە خۆت کردووە چاولێ ئەلبەسەر بە تەنیا هاتووە کاکە ئاگال لە چاوەکانت بێ قەدری چاوت بگرە سێمیان ئەلفوئاد بەڕێزان بەدڵی خۆت لە چوارچێوەی شەرعدا مەهێڵە بیرت بۆ بکەنەوە خۆت بیر بکەوە لە چوارچێوەی شەرعەکەی خوای پەروەردگاردا عەزیز دڵەکەم ئاگال لە خۆت بێ خۆت بیر بکەوە خوا دڵی بۆچی داویتێ خوا عەقڵ و مێشکی بۆچی داویتێ بۆ ئەوەی بیری پێ بکەیەوە بەڵام لە چوارچێوەی چدا لە چوارچێوەی بازنەی شەرعدا لە چوارچێوەی بازنەی شەرع دەربچی بە سەهو دەچی تووشی شەهەوات و شوبهات دەبی شەهەوات و شوبهات یعنی ئێستا تۆ لە بازنەی شەرع دەرچۆ بیر لە ئافرەت بکەیەوانێ بیر لە حرام بکەیەوانێ ئەوە لە بازنەی شەرع دەرچووی ئەم بیرکردنەوەی هەڵەیە ئەمە زۆر خراپە بە دڵ ئاواتی بۆ بخوازی بە مێشک پیلانی بۆ دابنی پێی بگەی شوبهاتی ژەوەیە بە دڵ و بە مێشک بیر بکەیتەوە چۆن دژایەتی ئیسلام بکەی بەخواستای وایە شەو ڕۆژ دانیشتۆ قەڵەم و دەفتەری داناوە پەیج دەکاتەوە بۆی گومان بۆ موسڵمانان دروستکە تۆ لەوانە مەبە
تۆ لە چوارچەوەی شەریعەتە فراوانەکەی پەروەردگارە بیر بکەوە بۆ چاکە. بۆیە فوئادی بەتاکێنە دڵی خۆت، ئەم دڵی هی خۆتە، بە خەساری مەدە، بەکاری بێنە. ئەجا پەروەردگار دەفەرمێ مەهێڵە خەڵک دڵت بیرت بۆ بکاتەوە. ئێستای وا دڵیشی نەماوە، کاکە نەخۆشی دڵ زۆر باشە. ئێستای وا بەزەی بەخۆی دادێتەوە وەڵای نەخۆشی دڵم هەیە، دڵی سناعیم هەیە، دڵەکەم بە پاتریش دەکا، کاکە تۆ هەر شکری خوا بکە، تۆ نەخۆشی خوای گەورە پاداشتی بەخێرت داتەوە. بەڵام نەخۆش ئەو کەسەیە دڵی هەیە و مێشکی هەیە بەڵام مردووە، خەڵک بیری بۆ دەکاتەوە. جا لەسەر ئاستی تاکە کاکە عیبە گوێت بەدەستی خەڵکەوە بێ، گوێت ئاوا بادەن و بۆ خوان بۆ کوێت بەرن لە جاتی تۆ بیر بکەنەوە. ئەی تۆ دڵ و مێشکت بۆ چییە؟ لە بواری خێزانیدا خێزانی وایە هەڵتەکاوە، خەڵک بیری بۆ دەکاتەوە. خەڵک بەم ژنومێردت لەبێ ئاژ بن ئەبێ شەڕ بکەن، یعنی تۆ بە خۆت بیر ناکەیتەوە. ئێمە ژنومێردین لە هەموو کەس نزیکترین، تخوا خەڵک قوڕمیشمان کا ئاراستەمان کا، باوەڕتان هەبێت زۆر ناشرینە، عیبە. لە بواری نەتەوایەتیدا ئەبێ من خۆم چارەنووسی خۆم دیاری بکەم. من خوا بە کوردی خەڵق کردوم، وڵاتێکی پڕ بەرەکەتی داومێ ناوی کوردستانە، ئەبێ خۆم چارەنووسی خۆم بۆ سەر بەخۆی خۆم دیاری بکەم. ئەبێ نابێ خەڵک بۆم دیاری بکەن، نابێ هەر ڕۆژێ ئەم وڵاتە بامدا و ئەو ڕۆژە وڵاتە بامدا و ئەم بم کڕێ ئەو بم فرۆشێ و ئەو بەکارم بێنە ئەو مەسلحەتەکانم پێ جێبەجێکات، چەند هەزار شەهیدم پێدا دوای بڵێژ ناشن ناسم. ئەبێ سەرانی نەتەوەیی بەدڵی نەتەوەیی بیر بکەنەوە، بە مێشکی نەتەوە بیر بکەنەوە، نابێ خەڵک بیریان بۆ بکاتەوە. ئەزانی میلەتی ئێمە چەند پاکە، ئەزانی ئەم کوردە چەند قارەمانە، دەریا خوێنی داوە لە پێناوی ئازادی وڵاتەکەیدا، بەس یەک گرفتمان هەیە، ئەویش ئەوەیە ئەوانەی لێپرسراوی وڵاتەکەمانن بەدڵی خۆیان بیر ناکەنەوە، بەدڵی خۆیان هەز نابزوێنن، بەدڵی بە مێشکی خۆیان بیر ناکەنەوە، خەڵک بیریان بۆ دەکاتەوە. خەڵکیش کاکە بۆ مەسلحەتی خۆی بەکارت دێنێ. چاو لێ بەخوا لە ماڵەکەی خۆتا وریان نەبی خەڵک براشیر نەکەم، خۆت و ژنەکەت بۆ مەسلحەتی خۆی بەکاردێنێ، دوایی کە ئیشی پێ نەما ماڵەکەت دەشێوێنێ. وەکو تاکە کەس دەبێت مەگەر ئەو کەسەی زۆر ئیماندار بێ، ئەو کەسەی زۆر خواناز بێ، ولا یاکل طعامەکە ئیلا تەقی لا تصاحب ئیلا مؤمنا. یا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەی بە چێ فەرمووە؟ بە من و بە تۆی ئیمانداری ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەت و ڕۆژوو، ئەگەر ئیمانداری بەحەق نەبێ کوڕە نەچی گوێی بۆ بگری، گوێت بادەدا، گوێی خۆتی تەسلیم کەی بەرەو هەر ئاراستەیەک بت بە هیلاکتا دەبە. بەڕێزان بابەتەکە زۆر گرنگە، بابەتێکی زۆر گرنگە و زۆر شیرینە. با ئینشاءالله هەڵی گرین بۆ ئەڵقەی داهاتوو هەر لە خزمەتی ئەم بابەتی بینین و بیستن و بیرکردنەوەدا زانیاری زیاترتان پێ بەخشم، خوا زانیاری منیش و ئێوەش زیاد بکە. والحەمد لله والصلاة والسلام على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته.